هەر خێزانێک، هەر گەل و نەتەوەیەک، هەر دانیشتوانی گوند و شار و شارۆچکەیەک بەیەکەوە تەبا و برا و خۆشەویست بن، خاڵی یەکەم بەرهەمەکەی ئەوەیە بەردەوام دڵیان خۆشە. دووەم سەرکەوتن لە کارەکانیان بەردەوام سەرکەوتووە و بەرەو پێشەوە دەڕوە. سێیەم هێز و پێز و حرمەت. سێیەم دەستکەوتی تەبایی بریتیە لە هێز، لە پێز، لە حرمەت. هەر لە ناو خێزانەکەی خۆتدا ئەگەر ڕێزتان لە یەک گرت، هەموو خەڵکی دەرەوەی خێزانەکە ڕێزتان لێ دەگرێت. بەخوا کە ژن و مێرد و ماڵ و منداڵ بۆ خۆیان ڕێزی یەکتریان نەگرت، وەڵڵا خەڵک لە دەرەوەی ماڵەکە گاڵتەت پێ دەکا و تەداخلی ناو ژیانت دەکا و بە ئارەزووی خۆی بەکارت دێنێ. ئەگەر دانیشتوانی گوندێک بەیەکەوە تەبانە بن، خەڵکی دەرەوە زەفەریان پێدێنێ، بە چاوی سوک سەیریان دەکا، ناو و ناتۆرەی ناشرینیان لێ دەنێ. ئەم جاوەرە بۆ شارۆچکەیەک و بۆ شارێک و پاشان بۆ وڵات و میلەتێک. بۆیە خوای پەروەردگار چارەسەرەکەشی بۆ داناوین. کاتێک کە ئەم مرۆڤانە هەموو بەیەکەون لە خێزانێکەوە تا دەگاتە کۆمەڵگا و تا دەگاتە گەل و نەتەوە و دانیشتوانی وڵاتێک، ئەگەر دەتانەوێت ئەی مرۆڤەکان بەیەکەوە تەبابن، ئەم ئاەتە قورئانیە جێبەجێکەن. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 103 خوای پەروەردگار دەفەرمێ: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. دەفەرمێ هەر هەمووتان واعتصموا تندز بگرن بحبل الله بەو پەتەی کە پەروەردگار لە ئاسمانەوە ناردوویەتی. خوای پەروەردگار ئەو نمونەیەمان بۆ دێنێتەوە چۆن کەسێک کە خەریکە لە شوێنێک بیهێنە دەرەوە پەتێکی بۆ دەخەنە خوارەوەڵەن تون دەست بە حەبلەکەەوە بگرە و ڕات دەشێشین. یان کەسێک کە دەیەوێت لە شوێنێک نەکەوێتە خوارەوە حەبلێکی پێێت تون دەستی پێوە گرتووە. یان تەسبیحێک ئەگە 100 دەن کە ئەگەر 1000 دەن کە زیاترە کەمترە سەی دەکەی هەر هەمویان بەهۆی چیەوە؟ لە بازنەیەکە لە شوێنێکا کۆبوونەوە بەهۆی پەتێکەوە. هەموو دەنکێک لە دەنکی ئەو تەسبیحە یان ئەو ملیوانکەیە کە لە شوشەیەک دروست کراوە، هەمویان دەستیان گرتووە تند بەو حەبلەی کە لە ناویدایە. قورئان ئەو نمونەیەمان بۆ دێنێتەوە، دەفەرمێ ئێوەش ئەی گەلی موسڵمان، ئەی موسڵمانان، ئەی دانیشتوانی شارێک، ناو خێزانێک، شارێک، شارۆچکەیەک، وڵاتێک، ئەگەر دەتانەوێت پەرد نەبن، واعتصم و زۆر تند دەست بگرن بە حەبلی خواوە. حەبلی خوا یعنی قورئان. دەست بگرن بە حەبلی خوا کە قورئانە، هەر هەمووتان تون دەستی پێوە بگرن. دەست بگرن بە ڕێبازی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. شل مەبن، تون دەستی پێوە بگرن. اعتیسام ئەوەیە تون دەستی پێوە بگرن. جەمیعاً هەر هەمووتان، ولا تفرقوا پارچە پارچە مەبن. کەواتە ئەگەر بمانەوێ پارچە پارچە نەبین، تەفرەقەمان تێنەکەوێ، یەک ڕێگا هەیە: دەستگرتن بە کتابەکەی خوا، حەبلی خوا کە لە ئاسمانەوە هاتووەتە سەر زەوی کە قورئانە، دەستگرتن بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. واذكروا نعمة الله عليكم. خوا دەفەرمێ یادی ئەو خەڵاتە گەورەی پەروەردگار بکەنەوە لەسەری خۆتان ئەو کاتەی ئەعداءن کە ساڵانێکی زۆر دوژمنی یەکتر بوون. فألف بين قلوبكم. خوای پەروەردگار دڵەکانی لە یەک نزیک کردنەوە، کردنی بە یەک دڵ. ئالێرەدا ئەم ئاەتە پێمان دەڵێ تەبایی و برایەتی بەدڵ نەبێ تا سەر نابێ. فأصبحتم بنعمته إخوانا. بنعمتی خوای پەروەردگار، بە فەزڵ و بەخششی خوای پەروەردگار بوونە برا. کەواتە برایەتی، تەبایی ناو خێزان، ناو گەڕەک و ناو شار و ناو وڵات، ئەمە بەڕاستی نیعمەتی خوایە، بەڕاستی خەڵاتێکی گەورەی خوایە. بۆیە شەریعەتی ئیسلام پەروەردگارمان لە ڕێی شەریعەتەکەیەوە بەردەوام فەرمانمان پێدەکا بەکاری بە کۆمەڵ، بە جیانەبوونەوە لە یەکتر، بە پژنەکردنە یەکتر. وەیەد الله مع الجەماعە. دەستی پەروەردگار لەگەڵ جەماعەتایە، لەگەڵ کۆمەڵدایە، لەگەڵ ئەوانە نییە کە تەفرەقە و پارچە پارچە بوون. ئەوەتە لە عیبادەتەکاندا ئێمە نوێژی بە کۆمەڵمان هەیە. ئەو نوێژەی ئەگەر لە مزگەوتە بە جەماعەت دەیکەی و شامبەشانی موسڵمانان یەک سەف دەوەستی و سەفەکانتان ڕێک و پێکەن،
ئەو نوێژە بە 27 نوێژی تاکە لە ماڵەوە دەیکەی یان لە دەرەوەی ماڵ و مزگەوت دەیکەی خێری هەیە. نوێژی جومعە بە تاک ناکرێ ئەبێ ئیلا بەواجبی لەگەڵ مسلمانانی دەوروبەردا جاوە گوندەکەتە گەڕەکەکەتە شارەکەتە بەیەکەوە کۆ ببنەوە ئەبێ نوێژی جومعە بە کۆمەڵ بکرێ. جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا نابێت داستە دەستە بن. إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. ئەبێ ڕیزی جیهاد یەک ڕیز بێ بە جەماعەت بەیەکەوە پاڵ بدەنێ یەک وەکو دیوارێکی چۆنم خشتە و خشتە و بلۆکەی پێ بەستۆتەوە بەبێ یەک لێک دەترازێن ئەبێ مسلمانانیش ئەوای یەک سەف و یەک ڕیز بن ئەمجا جیهادیان پێ دەکرێت.